فرۆشارێکی بەتەمەنی نێو بازاڕی سلێمانی و دەڵێت بە بیرەوەری خۆی هەرگیز نرخی هێلکەی هێندەی ئێستا بەرز نەبووتەوە. هاوڵاتیەک بە تەنزەوە دەڵێت وا بڕای هێلکە هیچی دەبێت بە 1000، واتە هەر بڵێ هێلکە 1000 دینارت لێ دەسەنن. بازرگان و فرۆشاران ڕای جیاوازیان لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی هێلکە هەیە و دیارترینیان دەیگەڕێنەوە بۆ ڕێگریکردن لە هاوردەکردنی هێلکەی وڵاتانی دیکە. بە 35 و بە 38 بوو ئاخ دەرەجە چۆچ لە زیاتر سەر نەکەوت کە کەوتە بەرەمی ناوخۆ هێستا کاتۆنی بوو 50,000 لە 50 بوو بە 60 لە 60 بوو بە 70 لە 70 تۆ هەتا 78 و 79 ڕۆی تۆ 79 کابرا 79 بیدی تەبێ قێلکە بە 7000 ئەی باشە کابرای فەقیر خۆت 10,000 دەزناکەوێت لەکوێ 7000 بدا بە تەبە قێلکە 200,000 بە بەرمیلێ نەوت. جگە لە نەهێنانی هێلکە لە وڵاتانی ترەوە زۆری تێچوو هێلکەی خۆماڵی و گرانبوونی پێداویستەکان بۆ بەرهێمانانی هێلکە و ناجێگیری بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی لە هۆکارەکانی تری بەرزبوونەوەی نرخی هێلکەن بۆ دوو هێندەی نرخی پێشووی. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیش ڕای دەگەێنێت نرخی هێلکە نەزم دەبێتەوە بۆ نرخی ئاسایی خۆی. ئەو نرخە نەک لە سلەیمانی هەتا لە شارەکانی عێراق بۆ نمون لە بەغا بە 85,000 دینار بۆ دوێنێ چکە ئێمە کۆنتاکی ڕاستەخۆمان لە هەولێر بە هەمان شێوە لەبەرەوە نرخەکە گشتگیرە و لە هەموو شارەکانە بەرزبوونەوەی بەخۆ بینی و تەناش سلەیمانینی وە لە وڵاتانی دەوروبەریش ساڵانی پێشوو نرخێکە زۆر هەرزان بوو ئێستا ئەویش بۆی بە بەرزبوونەوەی ئەو مادە سەرەکیانی بەرهێنانی هێلکە بە هەمان شێوە لەو شوێنانش بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. بەڵێ ڕاستە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە هێلکە بۆ شێ بەرزبوونی بەخۆ بینیوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 40 پرۆژەی بەرهێمانانی هێلکە بوونی هەیە. لەو ژمارەیە 18 دانیان لە سنووری پارێزگای هەولێر و 13 دانیان لە سلێمانی و 5 دانیان لە دووەک و 2 دانیان لە سنووری داری گەرمیانن. بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان پشت بە هێلکەی هاوردەکراوی وڵاتانی دراوسێ دەبەستێت. ڕزگار جەبار، KNN، سلێمانی.